ڕاچیە لەسەر ئەوانەی بە ناوی خۆپیشاندانەوە هێرش دەکەنە سەردەم و دەستگا حکومی و حیزبیەکان. بەڕێی من ئەو خۆپیشاندانە وا چاکترە کە هیچ شوێنێکی دەوایری حکومی نەسووتێنی لەبەرەوەی زەرەرەکە بۆ خۆمانە بە خۆمان زەرەر دەکەین. داواکارم لە خەڵکی کوردستان بە شەڕەفی خەڵکی کوردستان کە ئەو کارە نەکەن، هیچ شوێنێک دەوایری حکومی نەسووتێنێت. خۆپیشاندان مافی هاوڵاتیانە، بەڵام بە شێوەیەکی ئاشتیانە، بە شێوەیەکی ڕێکوپێک، بە شێوەیەکی منەظەم، نەک بە سوستاندن و هێرشکردنە سەر دام و دەستگا حکومیەکان. دام و دەستگا حکومیەکان بێگومان ملکی ملەتە، ملکی خەڵکە، بەڵام پێویستە لەسەر حکوومەتیش داواکاریەکانی ملت جێبەجێ بکاتن. ئەو داواکاریانێ هەیە بۆیان جێبەجێ بکاتن کە گرنگترین شتیان مافی سەرەتاییەکانی هاوڵاتیانە. داواکارم لە هەموو خەڵکی کە بە شێوەیەکی هێمنانە خۆپیشاندانەکان بکەن. مافی هەموو کەسێکە کە خۆپیشاندان بکە، بەس بە شێوەیەکی هێمنانە تونند و تێژی تێدا نەبێ، چونکە لە سوودی هیچ کەسێکدا نیە تونند و تێژی تێدا هەبێ. داواکارم لە هەموو کەسێک، لە هەموو بران، لە هەموو خوشکان دوو لە تونند و تیژی خۆپیشاندان بکەن، لەبەرەوەی خۆپیشاندان نەریتێکە کە هەموو وڵاتێک ئەتوانی خۆپیشاندان دروست بکە، بەس دوو لە تونند و تیژی. تونند و تیژی لە خزمەت هیچ کەسێکدا نیە ئللا لە خزمەتی ئەوەیە کە سەقامگیری ئەوانە لە وڵات نییە.